ژیانیان بە سەختی دەگوزارێت. دەڵێن چی لە 150,000 دینار بکەین، ئەویش کە چەند مانگ جارێک پێیان دەدرێت. کۆمەڵەی کورتە باڵاکان یەکێکی ترن لەو چینانەی بوونەتە قوربانی دەستی قەیرانەکان و حکومەت. لە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵەکەیان دڵخۆش نین بۆ دۆخەی ئێستایان و سەدان گلەی و ناڕەزاییان هەیە. وەڵای بەسی چییەکە؟ وەڵای جێ هیچ شتێ ناگرێت. 150,000 کووە بەشی چییە؟ جێ چیەگرێ؟ ئەیدەی بە شەکر، ئەی بە برنج، ئەی بە ڕۆن، ئەی بە مریشک، ئەی بە چی؟ جێ هیچ شتێنە. ئەی کرێخانوو، ئەی ڕۆژانی خۆکەی بۆ بازار بە تەکسی بە پاس، ئەی ئەوانە ژەمووی مەسەفە. بەشی چیەکە؟ 150,000 هیچ ناگەێنێ. هەر حکومەت بەرپرسێکی خۆی، هەر کوڕەکەی خۆی، کوڕەکەی خۆی مانگی 150,000 باتێ چی لێ؟ چی پێڵێ؟ من داوا لە حکومەت ناکەم. حکومەت چییە؟ مرۆڤ چییە؟ مرۆڤ لاوازە. من داوا لە خواکەم. ئەڵەم خوایە ئەگەر ئەم حکومەتە چاکەی، ئەگەر بەخوایانە ئەشنەوە چاکبوون چاکبوون، ئەگەر بەخوایان ناچی یاڕەبی خوای بخاتی ئەو خوای لە سەدام زیاد لە سەدام خراپتیان بەسەرا بێ. 150,000 چییە بۆ ئێمە؟ بەشی نەخۆشیەکە، بەشی گرێچیەکە، بەشی چیەکە؟ وەڵا هەریە جارێنینە دکتۆر و ئیتر تەواوە بێ بە ڕۆژێکیانی ئەی چی؟ 150,000 بەس چیەکە؟ هینوا هەیە لە گرێچیە، هینواهەیە مناڵی نەخۆشە. بەشی چیەکە 150,000؟ 150,000 بدەینە خۆیان وەریەگرن نەخێر. ژیانمانیش هەزوو زۆر ناخۆشە. وەڵی دوو مانگ جارێ وەرەگرین، بەشی هیچ ناکەم. بە دوو ڕۆژ تەواوە بێ. سەرۆکی کۆمەڵەکە دەڵێت ئاڵای سپی بۆ حکومەتی عێراق هەڵدەکەن و ئیدی داوای هیچ مافێکیان لە حکومەتی هەرێم ناکەن. ئاماژە بەوەش دەکات کە بەهۆی قەیرانی داراییەوە نزیکەی 280 خێزانیان هەڵوەشاوەتەوە. ڕاستی حکومەتی هەرێمی کوردستان من دەستم لێ شۆریوە، هیچ داواکاریەکم لە حکومەتی هەرێمی کوردستان نیە. باوڕە مافی خەڵک و مافی خەوان پێداویستی تایبەت لە بەغا وەرگێت و بۆ ئێمە ئەگەر وان نەبێ بەڕاستی ئێمەش ئاڵای سپیێڵەکەین بۆ کازمی، ئێمەش بەڕاستی خۆمان داوا لە بەڕێز کازمیەکەین و موچەمان بۆ دابین کە هیچ فەرقمان نییە سا بۆ موچە بۆ کورتەواڵەکانی کەرکووک و مووسڵمانە دابین کراوە ڕۆژ بە ڕۆژ هەڵەوەشێتەوە، ڕۆژ بە ڕۆژ هەڵەوەشێتەوە. ئامار گێتە ڕقەمی خۆی کاکە ینی لەم بوارەیە زیاد لە ساڵی زیاترە گێتە 220 خێزان. ئەمەش عوباڵێکێتە سەر بە تایبەتی سەرۆکی حکومەتی هەرێمی. بەڵێ سەرۆکی کۆمەڵەی کورتە باڵاکان دەڵێت برسیکردنی هاوڵاتیان لە ژێرناوی قەیرانی دارایی و دواکەوتن و کەمکردنەوەی موچە و سیستەمی پاشەکەوت و نەبوونی ئیشوکار لە دوای 2014 بووە بە پیشەی حکومەتی هەرێم. چاودێرانی سیاسی و پەرلەمانتارانیش دەڵێن هیچ قەیرانێک لە هەرێمی کوردستان بوونی نییە. ئەوەی هەیە گەندەڵی و خراپ بەڕێوەبردننی وڵاتە لەلایەن دوو حیزبی حکومڕانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.